بەڵام بەڕێزان دیارە ئەمشەو بەفرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە بۆ وەرگرتنی ڕای هاوڵاتیان و هەروە دەربڕینی خۆشی هاوڵاتیان سەبارەت بە بارینی بەفر لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان. ئێستا ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە سامان فەتاح لەگەڵمانە. سامان سڵاو لێبێت و ئەم کاتت باش. هاوڵاتیان خۆشحاڵی خۆیان چۆن دەردەبڕن سەبارەت بە بارینی بەفر کە ئەمشەو بەفرێکی باش بە پێی زانیاریەکان لە هەڵەبجە باریوە؟ بەڵێ سڵاوتان لەبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت کا کارزار. دیارە وەک لە پشتمەوە دەبینن هەڵەبجە دیمەنێکی سروشتی تایبەتی هەیە، ڕێژەیەکی زۆر بەفری لێباریوە کە بەپێی ئامارەکانی کەژناسی هەڵەبجە 7 میلیم بەفر لە ناو شاری هەڵەبجە خودی خۆی باریوە و لە شاخەکان لە سنووری شاخەکانی دەوروبەری نزیکەی 15 بۆ 20 میلیم بەفر باریوە کە ئەمەش دیمەنێکی وەک لە پشتەوە دەبینن، دیمەنێکی تایبەتی بە شاری هەڵەبجە بەخشیوە. بەڕێستان ئاماژەتان پێکرد لە کاتژمێر 2 ئەم شەوە بەفربارینەکە دەستی پێکردووە تاکو بەرەبەیان وە ڕێژەیەکی زۆر بەفرباریەوە بە تایبەت لە سنوورە شاخاویەکانی سنووری پارێزگای هەڵەبجە، بە تایبەت لە تەوێڵە و بیارێ و هەورامان کە بە بۆنەی زۆری ڕێژەی بارینی بەفرەوە لە ناحی بیارە پارێزگاری هەڵەبجە پشووی ڕسمی ڕاگەاندووە کە ئەمڕۆ دەوام لە فەرمانگە و دایرەکانی ناحی بیارەدا نییە، ببوونی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر بەفرباری و هاتوچۆی هاوڵاتیان سەخت بووە و بە بۆنەی بارینی بەفرەوە کە هاوڵاتیان دەڵێن کام و چێژێکی لەدەتێکی تایبەتی هەیە، دیمەنێکی دڵڕفێنی هەیە بەفر، لەبەرەوەی ڕویان کردووەتە شاخەکانی سنووری پارێزگای هەڵەبجەوە. خەڵکێکی زۆر هاتووە دەرەوە ئەوەی کە لەزەت لە دیمەنەکانی بەفر ببینێ، چەند ساتێکی کەم لەناو بەفر بە خۆشی و شادی بەسەر بەرێ و وێنە و یادگاری لەگەڵ یەکتریا تۆمارەکەن. سواس بۆ پێامنێرمان سامان فەتاح لە شاری هەڵەبجەوە. بەڵێ بەڕێزان، ئێستا هەر سەبارەت بە وەرگرتنی خۆشحاڵی هاوڵاتیان بەهۆی بارینی ڕێژەیەکی بەرچاو لە بەفر لە شاری سلێمانی و لە گۆژەی ئێستا ڕاستەوخۆ جەلال محەممەد پێامنێری پێیان وەردەگرین. جەلال سڵاو لێبێت و ئەم کاتت باش. هاوڵاتیان خۆشحاڵی خوان چۆن دەردەبرن سەبارەت بە بارینی بەفر لە شاخی ئەزمەر، هەروەها ساڵانە وەک دەبینین کە هاوڵاتیان لەگەڵ بارینی بەفر ڕوودەکەن ئەم شاخە بۆ بەسەربردننی چەند کاتێکی خۆش. سلااو لە تۆ لە بینەرانی بەڕێزی کەناڵەکان بێت. دیارە ئەم بەفرێکە بۆ یەکەم جار ڕزستان بەم شێوازێ هەرێمی کوردستان داپۆشێ بەتابەت ناوچە شاخاویەکان و هەندێک لە شارەکانیشی گرتووەتەوە. دیارە لە سلێمانیش خەڵکێک ڕووی کردووە لە شاخی گۆیژە و لە ئەزمەر بۆی کە لێرە خۆشی خۆیان دەرببرن، بەڵام دیارە ئێستا بۆ نمونە ڕێگەی کە لێرە دێتەوە سەر شاخی گۆیژە ئەم گەڕێ هەموو سیارێک ناتوانێت بێتە سەر لەبەروی جادەکە بەستوێتی بەتابەتی دوای بارینی بەفرەکە پلەی گەرمی زۆرتر دابەزیەوە هەموو ڕێگاکە بەستوێتی و تەنها سیارە ناتوان بێنە سەرەوە کە باڵێن دەبل ئەکسلن بە زمانی کوردی، بەڵام هەندێکیشیان کاتێ دێنە سەرەوە دەبێت زنجیر ببەستن بۆی کە بتوانن بڕۆنە خوارە بەتابەتەوانی کە ئایلیان پێ، بەڵام هەندێک لە سیارەکان لێرە عەرزی خۆیان دەکەن وەگەر زوومی کامێرەکەم بکەوێتە سەری و پێشتر لە دیمەنەکان بۆ گواستنەوە لێرە هەندێک لە سیارەکان عەرزی خۆیان دەکەنەوە بوو بەرزایانە یانەوە بڕۆنە سەرەوە. منەوەی لەگەڵێکێک لە شۆفێرەکانە گفتوگۆ بکەم ئەوانەی کە پێشتر دیمەنی عەرزی ئۆتۆمۆبیلەکەی گواستەوە بۆتان. کاکە سڵاو لێبێت، چۆن ئەمڕاتیتە لێرە تێ ناوەڵا عەرز نایەت و ئەمە یەکەم عەرزە. ئەمساڵ یەکەم جار پێ هەر بوو؟ ناوەڵا سیارەم کڕی هەر بۆ دەشت و بۆ سەیران و ئەمانە بەست و لێرە جەماعەتی لە ئۆتۆمۆبیلەکان لیدا نەیتوانیت بڕات، تۆ بۆ یەکەم جار لێدا ڕۆشتیتە سەرەوە؟ ڕۆژاخر سیارەکە لەوا چێ ئازایەتی خۆم نییە. پێوەستە تەنها بە ئۆتۆمۆبیلە یا بە ئۆتۆمۆبیل زۆرە بینە، ئۆتۆمۆبیل زۆرە بینە. هەستەکەم لێرە وەکو بۆ نمونە بەفرەکانی ساڵان ڕابردوو کە دەباری قەرەباڵق نییە، هۆکارەکەی چییە؟ واللهی وڵم چی ئەویان هۆکارەکەی تر تەنها شۆفێرەکان و هەندێک کەسی تایبەتە بینی لێرە؟ واللهی زانی کەمتر ڕووی لە شاخی گۆیژە کردو ئەمساڵ ئەوان نازانم چی خۆیەکەی نازانم. دەستخۆش بکارزانم ئاماژە بۆ بکەم من لە ناوەندی شاری سلێمانی کە هاتمە سەرەوە لە خوارەوە پلەی گەرمی زۆر ساردتر بوو تاکو سەر شاخی گۆیژە، گەرچی ئێستا لێرەم بەڵام کەشواکە زۆر جیاوازترە لەگەڵ خوارەوە. منەوە یەکێکتر لە هاوڵاتیانە بجوێنم کاتۆتە ئێرە. کاکە سڵاوتان لێبێ. باشی کاکە، تۆ بۆچی هاتیتە ئێرە؟ بەڵار بۆ خۆشی وە سیرکردن و ڕسمکردن. هەستەکەم چۆڵ دیارە ئێرە؟
وڵی بڵین جادەکە بەستێتی هەموو سیارێک ناتوانێت بێتە سەرەوە ئەوەیە مەسەلەکە. بەفرەکەی ئەمساڵ هیچ کاتێک بۆ شازە بەفرباری بوو لەلایەوە پێشتر هاتبوو؟ ئەمە یەکەم ساڵ یەکەم جارمە بۆم نازام ینی بەفری پێشتر نەهاتم. ئەرزیام ئۆتۆمبیلانت پێچۆنەکە لێرە بۆ ئۆتۆمبیلانی خۆیان ئەرزەکەم دەچنە سەرەوە هیچ مەترسیەکیان بۆ دروست نابێت. تەڵام مەترسیە و بەڵام سیارەکانیشان ئەتوانێت ئیتر ینی پێویستە بە ئۆتۆمبیلەکانەوە وەڵی شۆفێرەکانی زیاتر دەورە بینێ دەورە بینێ. زۆر سپاس نەخۆشی یابن کارزان میوە ئاماژە بۆ بکەم کە یەکێک لە ڕێگاکان پێشتر کە داهات لەسەر شاخی گۆژە لە شەوی ڕابردووە گیرا بوو لە بەرەوەی کە مەترسی لەسەر خراپی کەشوهەوا هەبوو بەڵام دێسێ هەردوو ڕێگاکە کراونێتەوە بەڵام هەندێک لە ئۆتۆمبیلی بچووک ناتوانێت بێتە سەرەوە بەتایبەتەوانی کە خێزان و ژنومراڵیان پێە نایەنە سەرەوە بەڵکو لە خوارەوە لە ڕێگاکەت زیاتر لادەدەن بۆی کە لەوێ ڕسم و خۆشیەکانی خۆیان دەرببڕن ڕسم بگرن. بەڵێ زۆر سپاس بۆ جەلال محەممەد پامنێری پێم سپاس بۆ زانیاریەکانت.